لەم بەرنامەیەدا تیشک دەخەینە سەر ئەم ئەشیعانە هەر یەکەیان بزانین سوود و زیانیان چییە و چ کاتێک پێویستە ئەنجام بدرێت. ئێرە ئەو ژوورەیە کە نەخۆشیەت وێنەی تیشکی ئاسایی بۆ گیرێواتە ئەشعەی ئاسایی. ئێوە ئامادەکاری چی ئەڵێن بە نەخۆش پێشووتر لە ماڵەوە یا لێرە ئەنجامی بدە؟ چەند فەحسێک هەیە ئەگەر بۆ ناوسکی بێ بۆ چەند بەشێکێتی پێویستە فاستین بێ و کۆڵە نان نەخوا لە دەیشەوە. ئەو وێنەگرتنانی کە زیانی تەندروستیان هەیە چین و زیانەکان چین؟ ڕاستی تۆ بێت کە هەر جۆرێکی وێنەگرتی شی و نادبووە بۆ نەخۆشی یا بۆ جێبەجێکرد پێویستی لەگانەی ئەوکەی ئایا تا چ ڕادێک سوود بۆ نەخۆشە ئەگەێنێت. هەندێک نەخۆش هەن کە سیتیسکانیان بۆ ئەنجام دەدرێ مەبەست لە ئەنجامدانی سیتیسکانەکە دەرخستنی تەنها جێگەیەکی شوێنێکی نەخۆشەکەیە بۆ نمونە تەنها دڵی یاخود بۆریەکانی دڵی نەخۆشەکە. بەرنامەی تەندروستی شەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.